نەبوونی هۆڵێکی تایبەت بە چالاکیە ئەدەبی و ڕۆشنبیریەکان یەکێک بوو لە گرفتەکانی 30 ساڵەی ڕابردووی شاری هەڵەبجە. لە ئێستادا حکوومەتی هەرێم دروستکردنی هۆڵێکی هونەری بۆ شارەکە بە بڕی بودجەی ملیارێک و 870 ملیۆن دینار خستوۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش گرفتی گەورەی هونەرمەندان و ڕۆشنبیریانی هەڵەبجە چارەسەرەکات. دروستکردنی هۆڵێکی مۆدێرن لە هەڵەبجە کەوتووەتە بواری جێبەجێکردنەوە. بڕی ملیارێک و 870 ملیۆن دیناریش بودجەی بۆ تەرخان کراوە. ئەندازیاری کۆمپانیای جێبەجێکار دەڵێ ئەگەر بودجەکانیان لە کات و ساتی خۆیدا بۆ خەرج بکرێت ئەوە هیچ کات کارکردن لە پرۆژەکەدا ڕاناوەستێت. ئەم پرۆژەیە هۆڵێکی مۆدێرنە لە هەڵەبجە بە شێوەیەکی مۆدێرن دروستەکرێ. پێکاتەی زەویەکەی تقریبان 1000 متر مربعە. هۆڵەکەیش تقریبان بە کافتریا و بەشەکانی تری و نزیکی 1800 متر مربعە. تقریبان لە 115 تەواو بوو بەهۆی ئەوەی ڕێدیزاینێکی مۆدێرنی بۆ کرایەوە. پرۆژەکە سەر لە نوێ ڕێدیزاین کراوە مدەی نزیکی 5 مانگی پێچوو، چونکە ڕێدیزاینەکە چەند جارێ دووبارە کرایەوە هەتا شێوەیەکی جوان و پەسەندکراوی وەرگرت لەلایەن پارێزگا و بەڕێوەبەری ئاوادانکردنەوەی هەڵەبجەوە. ئەم هۆڵە ڕوبەری خوارەوەی 800 نەفەر ئەگرێت، سەرویشی تقریبان 120 کەس کە ئەمەش خۆی لە خۆیدا ڕێژەیەکی باشە. یعنی نەبوونی هۆڵی ڕۆشنبیری بۆ بەڕێوەچوونی چالاکیە ئەدەبی و هونەریەکان گرفتی 30 ساڵی ڕابردووی شاری هەڵەبجە بوو. ئەمە گرفتی هونەرمەندان، ڕۆشنبیران، شێوەکاران، هەموو ئەو توێژە ناسکەی کۆمەڵ کە ئەمانوێت چالاکی ڕۆشنبیری بکەین حەل ئەکات بەوەی کە توانین بۆ لەمەولا چالاکیە مۆسیقیەکانمان، شانۆگەریەکانمان، سینەمایەکانمان ئێمە لەوێدا ئەبانجام بگەێنین، جگە لەوەی کە گەلەرێکی شێوەکاریش دروست ئەەکەین لە مقدمەی قاعەکە کە ئەمە توانین لەوێ بە ئیسراحەت ئیشی شێوەکاریان نمایشکەین. پرۆژەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوادانکردنەوەی هەڵەبجەوە سەرپەرشتی دەکرێت. کۆمپانیای شاتوان جێبەجێی دەکات. بەڵێنی بەردەوامی دابینکردنی بودجەش بۆ تەواوکردنی ئەم هۆڵەیە بە ئیدارەی پارێزگای هەڵەبجە دراوە. سەرباری هەر گرفتێکی دارایی هەوڵ دەدرێت بودجەکەی ڕانەگیرێت تاوە هەڵەبجە دەبێتە خاوەنی هۆڵێکی شایستە بە چالاکی ئەدەبی و ڕۆشنبیریەکانی. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.